ئەو ئۆتۆمبیل شۆرەی دەوڵەمەندەکان بە مانگ سەری بۆ دەگرن تا ئۆتۆمبیلەکانیان بۆ بشوات. بڕی $7,000 بۆ هەر ئۆتۆمبیلێک وەردەگرێت کە دەیشوات. ئەو ناوی پۆل دالتۆنە و خەڵکی بەریتانیایە، خاوەن و دامەزرێنەری شوشتنگەی ڕووکاری پەرچوویە. هەر ئۆتۆمبیلێک کە ئەو کاری شوشتنی بۆ دەکات هێندەی دروستکردنی خانوویەکی بچووکی تێدەچێت. دالتۆن تەنیا کاری شوشتن بۆ ئۆتۆمبیلانە دەکات کە لوکسن و نرخەکەیان لە $500,000ەوە دەست پێ دەکات. بەڵام ئایچی وا دەکات نرخی شوشتنی ئۆتۆمبیل لای دالتۆن هێندە گران بێت. هۆکارەکە شێوەیە کاتێک ئۆتۆمبیلەکەت لای شوشتنگەی دالتۆن وەردەگریتەوە هەست بۆ دەکەیت ئێستا لە کارگا هێنراوەتە دەرەوە سەرڕای کۆمەڵێک تایبەتمەندی و جوانکاری دیکە. ئەو بەوردەی سەرنجی هەموو سوچ و قوشبنێکی ئۆتۆمبیلەکە دەدات بۆ هەر جۆری ئۆتۆمبیلێک. جۆرێکی جیاوازی و پرژێن بەکاردێنێت کە بە پێی جۆری ئۆتۆمبیلەکەیە. دالتۆن جۆرە واکسێکی ڕەونەقی دوای شوشتن بۆ ئۆتۆمبیلەکان بەکاردێنێت کە نرخەکەی بۆ هەر قوتوویەکی بچووک $7,000. دالتۆن بۆ هەر ئۆتۆمبیلەکە دەیشوات زیاتر لە 8,000 کرێکار بە وردی بە هەموو سوچێکی ئۆتۆمبیلەکەدا بە وردی دەگەڕێن بۆی هەر جۆرە شوخسێک هەبێت لە ژێر دەستیان نەڕوات و ئەویش نەهێڵن. پۆل جۆرە مایکرۆسکۆپێکی تایبەت بۆ ورد و پشکنینی ئۆتۆمبیلە گرانبەهاکان بەکاردێنێت. ئەمەش بە مەبەستیەوەی ئۆتۆمبیلەکە هەر چەندە پیست و چڵکن بێت کاتێک دێتە بەردەستی پۆل جوکترین پەڵەش نەمێنێتەوە لەسەر ئۆتۆمبیلەکە. مایکرۆسکۆپەکە بە وردی هەموو گۆشە و پەڵە و شوختێک لەسەر ئۆتۆمبیلەکان بۆ پۆل دیاری دەکات. دواتری شەر دەچێتەوە ژێر پشکنینی وردی مایکرۆسکۆپی تا دڵنیا بێتەوە لەوەی هیچ پەڵەیەک نەماوە. بەم جۆرەش ئۆتۆمبیلەکە وەک ئەوەی تازە لە کارگەی دروستکردن هاتبێتە دەرەوە و دەدرێتە دەستی خاوەنەکەی. سەربارەوەی خزمەتگوزاریەکانی پۆل گرانن، بەڵام هەر ئۆتۆمبیلێک بۆ شوشتن لای پۆل دالتۆن 250 کاتژمێری پێدەچێت. سەربارەوەش زۆرێک لە ملیاردێر و دەوڵەمەندەکان کاتێکی زۆر چاوەڕێ دەکەن و سەرە دەگرن تا پۆل ئۆتۆمبیلەکانیان بۆ بشوات. تایبەتمەندیەکی دیکەی پۆل ئەوەیە هیچ کاتێک ئۆتۆمبیلی هەرزان بەها ناشوات، چونکە دەزانێت نرخ و خزمەتگوزاریەکان لای ئەو گرانن، بۆ ئەگەر هیچ سەرەگرتنێک نەبێت لە ماڵەوە دادەنیشێت و هیچ ئۆتۆمبیلێکی دیکە ناشوات.